چۆنت باشن هیوادارم هەمیشە باش بن ئەمڕۆ لە یەکێک لە قوتابخانەکانی شاری سلێمانی لەگەڵم مناڵە عەزیزانە گفتوگۆکەین لەسەر خواردنی میوە و سەوزە بزانین تا چەندێ گرنگی بە خواردنی میوە و سەوزەیە هەروەها چۆنیشی خۆن و چ میوە و سەوزەیەکی زۆرە خۆن و بەکارێن لەگەڵمان بن. چۆنن؟ ئەی ڕۆی ئەوە تۆی ئیلین؟ چۆنی؟ برەمانە هاوڕێی بەرنامەی خۆمانن ئەمانە هاتوون بۆ کورساک بۆ لای ئێمە دووسێ جار هاتوون بۆ نییە؟ ئاگاڵ چۆنن؟ باشن ڕوویە ئەوە لەگەڵ ئیلینە هاوڕێنیەوە؟ ئەی ئەم هاوڕێ جوانانە ناویان چیە هادی؟ کچە جوان چۆنی؟ باشی ناوت چییە؟ لانۆ؟ لانۆ چۆنی؟ باشی ئەی تۆ ناوت چییە؟ ئیلیان. ئیلیان؟ ئافەرین ئیلیان. ئەی تۆ ناوت چییە؟ شان. شان؟ شان ئافەرین شان. ئەی تۆ؟ من ناوم ڕەیانە. ڕێیان هەر بژی ڕێیان جان. ئەی ئەوە هاوڕێ جوانەمان؟ ئەنووشە. ئەنووشە؟ ئەنووشە چۆنی؟ باشی ئەی تۆ ناوت چییە؟ هەناسە. هەناسە ئافەرین. ئەی تۆ ناوت چییە؟ لەیان. چی؟ لەیاد. لەیان؟ بەڵێ. ئەو ناو خۆشانە چییە هەتانە؟ ئەی ئەوە ئێزام ناوت چییە؟ ئەتی ناوت چییە؟ ئافەرین زۆر باشە هەر بژی متان بینیوە؟ بەڵێ. لەکوێ؟ کورساک. سەیری بەرنامەکانی ئێماکەن؟ بەڵێ. سووتان لێ بینیوە؟ بەڵێ. ئافەرین ئەتی پێم بڵێ ئەوە ئێوە سەرقاڵی چی؟ وێنەکێشان. وێنەکێشان وانەی چیتان هەیە؟ هونەر. وانەی هونەر حەسەن لە وانەی هونەرە؟ بەڵێ. بۆچی حەسەن لە وانەی هونەرە؟ لەبەرەوەی وێنەکێشان. ئافەرین وانەی هونەر وانەیەکە زۆر خۆشازان بۆچی؟ چونکە پشووەیە بە مێشکمان وامانەیەکە لە دوای ئەو وانانەی کە خوێنین مێشکمان زۆر جەنجاڵ نەبێت پشوویەک بین بە مێشکمان وایە؟ ئێوە زۆر حەسان لە وێنەکێشانە؟ ئافەرین مامۆستاکەتان شتی باشی پێ کردوون؟ زۆر باشە بۆ هیوایە کە پێشانگایەکی باش بکەنەوە بتوانن ئاسی یەکەم بەدەست بێنن باشە؟ ئافەرین هەر بژین باشە ئەمڕۆ باسی شتێکتان لەگەڵەکەم ئێوە میوە خۆن؟ میوە بۆچی باشە؟ بۆ جەستا. ئافەرین بۆ جەستا بۆ مێشک بۆ بیرکردنەوە لەبەرەوەی چی زۆرتیایە؟ ڤیتامینان. ڤیتامین سی زۆرتیایە بێجگە لە ڤیتامین سی هەنێ میوەمان هەیە ڤیتامینی تریشی تایە وایە؟ باشە ئەدی تۆ پێم بڵێ ڕوویە چی میوەیەک زۆرە خۆی؟ من زیاتر
برتقالە خۆشەویستان لای مناڵە ئەو گۆرانی ئەزانی ئەی من بۆی زانم تۆ شەوێ بیزانی باشە ئەی ئیلین تۆ چ میوەیەک زۆرە خۆی مۆز بۆچی مۆزە خۆی تامی خۆشە ئەی باشە تۆکڵەکەی چی لێکی کە مۆزەکە و خوارد ئەی فڕیتە گوێ سەرجادە و سەر شۆستە و شتیوە ئافرین فڕێ بەرەتەنەکە خۆڵ بۆی یەکێک پێی لێ هەم مەخلیسکە و بکوێ بە پشتا باشە ئافرین ئەی تۆ حەزە لە چ میوەیەکە پرتقال ڕوبیاش حەزی لە پرتقالە ئەوە دوو پرتقال ئەی تۆ حەزە لە چ میوەیەکە لالەنگی باشە بۆچی حەزە لە لالەنگیە تامی خۆشە ئافرین ئەی تۆ مۆز تۆش حەزی لە مۆزە ئیلینیش حەزی لە مۆز بوو ئەی تۆ من حەزم لە سێوە لە سێو باشە ئەبێ لە ڕۆژێکا سێو بخۆی نابێ بۆچی لەبەرەوەی زیانمان پێگەێنێت ئافرین زیانمان پێگەێنێت پێویستە لە ڕۆژێکا یەک سێو بخۆین باشە ئافرین ئەی تۆ تۆش حەزی لە مۆزە ئافرین مۆز زۆر خۆشە باشە تۆ ئەبێ لە ڕۆژێکا 4 مۆز بخۆی ئەو کاتە چی لێ مەعیدە و دەستەکە بە ئازار وایە ئافرین ئەبێ یەک مۆز بخۆی ڕۆژی ئەی تۆ چی؟ سێوی سەوزە خۆیان سێوی سوور سێوی زەرد سێوی سەوزیش خۆشە سووریش خۆشە زەردیش خۆشە ئەوەی سوودی خۆی هەیە باشە ئەی تۆ حەزە لە چ میوەیەکە لە سێوی سەوز سەوز ئافرین باشە میوەکان کە ئەخۆی تۆ یەکسەر ئەوای خۆی کە کریت یەکسەری خۆی نەوەڵڵا چی لێکەی ئەی شۆینەوە بۆچی ئەبێ بیشووی ئەبێ میکرۆفی پێوەیە ئافرین میکرۆبی پێوەیە دوای چیمان لێکە نەخۆشمان نەخا نەخۆشمان نەخا کەواتە یەک چەمرەی خایی بۆ خۆتان لێبەر هەر بشین ئافرین سپاس بۆ ئێوە چۆنی باشی ناوت چییە چی نڤار ئافرین نڤارگیان نڤارەوە سەرقاڵی چی تۆ وێنەی چی کێشی خانوو باشەوە تۆ جێوە بێتەوە لەو خانووەیە جێوە بێتەوە جێو نابێتەوە باشە ئەگەر بە گەورەی دروستیکەی جێتە بێتەوە ئافرین باشە نڤار پێم بڵێ تۆ میوە خۆی بۆچی حەزی لە میوەیە بە سوودی هەیە ئافرین سوودی هەیە باشە ئەگەر بە PCB خۆی سوودی هەیە ئەیە بێ چی لێ بکەیت ئەوێ بیشویتەوە پاک بە چی بیشوینەوە بە ئاو دوای کە شۆردمانەوە پاکێ بێتەوە ئێو کاتە چی لێ بکەیت دوایی کە شۆردمانەوە بێت چی لێ بکەیت جێگڵاکەی دەکەینەوە بیخۆین ئافرین باشە تۆ حەزە لە چ میوەیەکە زۆر لالەنگی زۆر خۆشە ئەوە یەکسەری تۆکڵەکەی لێ بێتەوە وەی خۆی وایە ئافرین ئەی تۆ ناوت چییە ناوت چییە باشە ئەوە ناوچەوانە چیەتی هیچ ئەیوە بۆ سوور بووە هەمووی بۆیە خاوی بووە چۆن نەبێ ئەبێ ئاوگاو لە خۆ بێکە وێنەیەکی کێشانێڵی جانە پیس بێت و دەموو چاو پیس بێ باشە ئافرین ئەی تۆ وێنەی چێ کێشی ئەی باشە ئەزانی وێنەی میوە بکێشی چ میوەیە مۆز شووتی هەموو شت مۆز شووتی گەورە ئەزانی بکێشی باشە پێم بڵێ بۆچی گرنگە ئێمە سەوزە و میوە زۆر بخۆین دەبرەوەی سوودی زۆرە بۆچی بۆ گیانمان بۆ جەستەمان بۆ خوێنمان بۆ مێشکمان بۆ بیرکردنەوەمان وایە باشە ئەبێ ئێمە هەر خواردن بخۆین و میوە نەخۆین لەگەڵیا ئافرین بۆی پێویستە ئێمە مناڵان سەوزە و میوە بخۆین باشە ئافرین هەر بشین چۆنی ئەدی کەمامەکە و لابە ئەی کە جوانە وتمەوە لەوانەیە دەمیاوە دووقان بێت کە جوانە ناوت چییە ڕەند لە پۆلی چەنی لە پۆلی 4 ئافرین ڕەند ئەمڕۆوانەی چیتان هەیە هونەر ئەوە وێنەی چی کێشاوتە ساری کۆنتڕۆڵ باشە سەری ئەڕۆی جایی وایە سادی هێوار نابێ سەری بڕۆی بۆی خۆ نەی بە ئەو دەفتەری هاوڕێکە تا دوایی سیارەکەەوە شکێ وایە
ئافرین ڕەن باشە پێم بڵێ تۆ حەزت لە سەوزەیە؟ بەڵێ چ سەوزەیەک زۆرە خۆی؟ نعنا خۆی نعنا؟ نعناع زۆرش خۆشە ڕاستە؟ منیشر زۆرم حەز لێیە باشە نعنا ئەبێ کە کڕیمان یەکسەر بیخۆی؟ نا ئەی ئەبێ بیشوێنێ بۆچی؟ بۆی جەستەما خراپە نەیشوێنێ ئافرین لەبەرەوەی میکرۆبی پێوەیە کرمی پێوەیە شتی زیانبەخشی زۆر پێوەیە ئێمە پێویستە پێش خواردنی هەر شتێک چی بکەین؟ بیشوێنێ ئافرین هەر بژیت یەکچە بڵێ قایم لێە بۆ خۆدی ئەوە قایم بوو هەتی قایمتن ئافرین هەر بژیت تۆ ناوت چییە؟ ژیرگۆ ژیرگۆ هاوڕێکان وتیان هاریەکە وایە؟ وا وایە چۆنە بیاری هاریکەی ژیرگۆ نابێت ئەگەر هاریکەی تر من قسە و لەگەڵ ناکەم و نایە بۆ قوتابخانەکەشتان باشە؟ بەڵێنم پێی بەڵێ ژیرگۆ تۆ یاری مۆبایل وشت زۆرەکەی؟ بەڵێ ئەی هاوار چۆنە بێ یاری مۆبایلکەی ژیرگۆ باشە تۆ حەزەکەی تۆ بی باوڕێ؟ بەڵێ بە مەرجەکە بی بە هاوڕێ چی نابێ یاری بە مۆبایل بکەی نابێ پارەش زۆر خەرجکەی نابێ شتی زیان بەخش زۆر بخۆی باشە؟ باشە تۆ میوە زۆرە خۆی؟ حەزت لە چ میوەیەکە؟ گێلاس گێلاس زۆر خۆشە بۆ خوێن باشە بۆ تەندروستیمان باشە ڤیتامینی زۆری تایە وایە؟ ئافرین هەر بژین یەکچە بڵێ قایم بۆ خۆتان ئافرین هەر بژین چۆنی؟ باشە ئەیەوار سەیری ئەو چاوە جوانەیکە وە چاوی تۆ چ ڕەنگە؟ شین ئەی چاوی ڕەش باشە حەزەکەی چاوی تۆش ڕەش بێ؟ منیش حەزەکەم چاو بشی بێ چاومان گۆڕینەوە؟ چۆن نەبێشتیوە ئەو چاوە جوانانی خۆنی بەکەس باشە؟ باش ناوت چییە؟ بریسکە ناو چییە؟ بریسکە ئەی هاوار هەمیشە ئەوە پاک و جوان و بریسکەیتەوە؟ بەڵێ ئافرین پێویستە مناڵان ئەوە گرنگی بەخۆیان بن ئەوە پاک و خاوێر بن ئەوە پۆشاکەکانیان پاک و خاوێر ڕاگرن بۆی کە هاتنە قوتابخانە بۆنیان خۆش بێ باشە؟ بەڵێ ئافرین بریسکە ئێوە تۆ وێنەی چییە کێشی؟ وەڵا شاخێکە لەگەڵ ئاویەتە خوارەوە لەسەر شاخەکە و ڕەنگێکە ئەی بۆ داریشی تیا دروست ناکەی داری میوە بێ میوەی جوان ئەزانی وێنەی میوەش بکێشی؟ بەڵێ ئەی باشە ئەزانی میوە بخۆی؟ بەڵێ حەزت لە چی میوەیەکە؟ وەڵا مۆز بۆچی حەزت لە مۆزە؟ وەڵا زۆر تایبەت خۆشە بەڕاستە زۆرە خۆی؟ نەوەڵا ڕۆژ یەک دانە ڕۆژی یەک دانە بۆچی گرنگە ئێمە ڕۆژانە یەک میوە بخۆین بۆ نمونە مۆز یەک مۆز سێو یەک سێو تا تەندروستیمان باش بێ ئافرین نابێت زۆر خۆری تیا بکەین بۆچی؟ لەبەرەوەی ئەو کاتە زیانمان پێگەێنێت و سکمانە یا تا ئازار وایە؟ ئافرین هەر بشی بریسکەکان دەست خۆش چۆنی؟ باشی؟ ناوت چییە؟ کارۆ ئەو وێنەیە چیە کێشاوتە؟ وێنەی خانوویەکە خانوو باشە ئەتوانی خانوویەکی گەورە بکێشی ئەوە نەبێ من بچمە ناوی؟ نازانی؟ بۆچی؟ ئەزانم بەس ناتوانم دروستێکم بۆ یەکان بەش ناکە بۆ یەکان بەش ناکە ئەگەر بۆی زۆر بکڕین بەشەکە ئێدە باشە کە گەورە بۆی ببە بە ئەندازیان بۆ ئەوەی خانوویەکی گەورە دروستکەی ئەو کاتە منیشیەم بۆ ماڵتان و چایەکیشە خۆینەوە بێکەوە باشە؟ ئافرین باشە پێم بڵێ تۆ سەوزا خۆی سەوزا؟ چ سەوزەیەکە حەزت لێیە؟ جەرجیر؟ بۆچی؟ لەبەری بۆ خوێن باشە ئافرین هەموو سەوزەکان سوودی خۆیان هەیە پێویستە ئێمە لەگەڵ خواردنا بیخۆین بۆ ئەوەی ماسوولکەکانمان بەهێز بێ بۆ ئەوەی چاومان بەهێز بێ بۆ ئەوەی تااقەتی ساییکردنمان نەبێ باشە؟ ئافرین ئەی تۆ چۆنی؟ ناوت چییە؟ شاد؟ شاد؟ لە پۆلی چەندی؟ شادادی وێنەکەتم پێ بشانگە؟ کە جوانە و هاوڕێمان ئەو وێنە جوانەی کێشاوە ئەوە وێنەی چییە؟ ڕاخانیەک و دارێک کێشا ئەو دارە داری چییە؟ داری هینا سێوی سووریشی گرتووە وایە؟ ئەی باشەوە تۆ بۆ دوو سێومان بۆ لێ ناکەی تۆ بڵێ فەرموو سێوێک بخۆن شاد تۆ حەزت لە سێوە؟ چ سێوێک زۆرە خۆن سەوز یان سوور؟ بۆچی؟ وڵای حەزم لێیە لەبەرەوەی سوودمان پێگەێنێ وایە؟ لەبەرەوەی ماسوولەکانمان بەهێزەکان مێشکمان بەهێزەکان چاومان بەهێزەکان ڤیتامینی زۆری تایە باشە؟ ئافرین هەر بژی تۆ چۆن یاوڕێکە؟ ناوت چییە؟
ژیلە و کەمەمێ لابەی ئافەری ژیلە جان ژیلە ئەوە تۆ لە پۆلی چەندی؟ چوار. لە پۆلی چوارە ئێوە وێنەی چیەکێشی؟ وێنەی شاخ و ئاوی لێ دێتە خوارە بۆ جووسکێک و خێزانێکن وایە؟ باشە و خێزانە ئەو پیاساکەن؟ بەڵێ. باشە تۆش ئەوە لەگەڵ خێزانەکەدا چی بۆ سەیران و بۆ پیاسا؟ باشە کاچن بۆ سەیران و شتانە میوە لەگەڵ خۆتان نابن؟ بەڵێ. میوە بەرن میوە سوودی زۆرە بۆ جەستەمان بۆ مێشکمان بۆ بیرکردنەوەمان ڤیتامینی زۆری تایە لەبەرەوەی ئێوە قوتابین و خوێندکارن نەخوێنن بۆیە پێویستە میوەی باش بخۆن بۆ ئەوەی بە باشی وانەکانتان بخوێنن باشە؟ ئافەرین چۆنی؟ باشە. ئاشی؟ ناوت چییە؟ پەیوەند. پەیوەند؟ بەڵێ. لە پۆلی چەندی؟ چوار. لە پۆلی چوار ئافەری پەیوەند ئەوە وێنەی چێ کێشاوتە؟ خانوو. هەموو تا حەسان لە خانووە؟ بەڵێ. ئەیزانی بە کارتۆن و بەم قەبا خانوو دروستکەی؟ نە. ئەی حەزەکەی لە قوتابخانەکەتان لە وێنەیە یەکەم بی؟ بەڵێ. ئەگەر پێشانگاتان کردەوە وێنەی جوان بکێشە بۆەوەی قوتابخانەکەتان یەکەم بێ باشە؟ باشە حەزت لە چ میوەیەکە پەیوەند؟ سێو. سێوی سەوە زیان سوور؟ سوور. سوور؟ باشە بە توێکڵەوەی خۆی یان بە بێ توێکڵ؟ هەردوو. بە توێکڵیشەوەی خۆی؟ بەڵێ. جاری وایە بە بێ توێکڵ جاری وایە بە توێکڵەوە وایە؟ بەڵێ. ئافەرین ئەدی یەک چەمڕێک خاین بۆ خۆتان هات بشی چۆنی هاوڕێکەم؟ باشی؟ باشم. ناوت چییە؟ کەڤی. کەڤی ئەی ئەوە لەو ناوە خۆشە کەڤی؟ بەڵێ. کەڤی؟ بەڵێ. ناوی خۆشە هەر حەزەکەم بیڵێمەوە کەڤی؟ بەڵێ. چۆنی؟ باشی. باشی؟ باشم. ئافەری کەڤی جان کەڤی لە پۆلی چەندی؟ چوار. لە پۆلی چوار کەڤی ئەوە وێنە کێشی؟ بەڵێ. وێنەی چییە؟ هەدی پێم شانە؟ دارێکە داری گێلاسە لەگەڵ شاخێکە بەفری پێەیە. باشە تۆ حەزت لە گێلاسە؟ بەڵێ. باشە حەزەکەی زوو بیخۆی؟ بەڵێ. بۆچی حەزت لە میوەیە؟ سوودمان پێگەێنێ بۆ چاومان بۆ مشکمان بۆ خوێنمان بۆ جەستەمان. ئافەری باشە ئەبێ ئێمە هەر میوەمان کڕی یەکسەر بیخۆینەوە بیخۆین؟ بۆچی؟ ئەبێ بیشۆیتەوە چکە میکرۆبی پێوەیە. ئافەرین لەبەرەوەی میکرۆبی پێوەیە دەستەکانیشمان جوان شوین لەبەرەوەی دەستیشمان میکرۆبی پێوەیە وایە؟ باشە تۆ حەزت لە وێنە کێشانە؟ بۆچی؟ وەڵای حەزم لێیە ئەتوانی هەڵی واستی زۆر شتی. ئافەری وایە دوایی لە پێشەنگای هەڵی ئەواسیت و ئەو کاتە کارەکانی خۆ دەبینیتەوە نەخۆشەڵێنەوە وێنەکانی کەڤیە وایە؟ وەڵێ وایە. هەر بژی کەڤی جان ئەی تۆ چۆنی هاوڕێکەم؟ باشم. باشی؟ ناوت چییە؟ پەریا. پەریا؟ ئەوە وێنەی چیە کێشی یادی پێم شانە تۆش؟ نیش وێنەی شەقەی دەکێشم ئاوی بەسەرەوە دێت و خاوین پێە لەگەڵ دارێکی میوە. ئافەرین ئەوە پێویستە هەمووتان گرنگی بەر بوێنە لەبەرەوەی وانەیەکی زۆر خۆشە وانەی هونەر وانەیەکی زۆر تایبەتە پشوەیە بە مێشکتان واتە لێ ئەو هەمووانەیە بەسەرێک و خوێنن مادووە بن بەڵام کەوانەی هونەرتان خوێن چیەکەن پشوەیەن وایە؟ ئافەرین هەر بژی ئەی تۆ چۆنی هاوڕێکە؟ باشی ئەدی کەمامەکە و لای بابوو بینم چۆنی؟ باشی ناوت چییە؟ هەنی. هەنی؟ هەنی باشە وێنەی چیە کێشی تۆ؟ وێنەی خانووێ. ئەدی ئەڵڵا کە خۆشە و خانووە ئەیەوەر ئەدی بۆ باسکە وێنەکە چی و چییە؟ باسە چەند شوورێکە کات لە ناو ماڵەکەیە چەند خانووێکە و بە شارێک حسابە. ئەی بۆ دارێ نەڕوانوە؟ شوێنی دار نەماوە. شوێنێکی بۆ بدۆزەرەوە لەبەرەوەی گرنگە ئێمە هەر کەسێک کە توانی خانوویە دروستکە ئەبێ دارێکیش بچێنێ بۆی ڕێژەی سەوزایی لە وڵاتەکەمانە زۆر بێ باشە؟ ئافەرین ئەی تۆ حەزت لە میوەیە؟ چ میوەیەک زۆرە خۆی؟ پرتەقاڵ ئافەرین پرتەقاڵ زۆر باشە بۆ خوێن باشە ڤیتامینی زۆری تایە وایە؟ ئافەرین یەک چەمڕێک خاین بۆ خۆتان هات بشی چۆنی؟ وەڵا باش. ئەیەخوا هەر باش بی ناوت چییە؟ ئاڤەر. ئاڤەر تۆ سەیری تەلەڤیزۆنەکەی؟ بەڵێ. سەیری کورساتەکەی؟ هەنێجار. ئێدە باشە سەیری ماوەی مناڵانکە لە بریەوەی کە یاری بە مۆبایل و ئایپاد و شتانە بکەی هەموو ڕۆژێ سەعات 5 تا 6 ئێوارە سەیری ئەم بکە
فیلم کارتۆنی منە خۆشمانەیە بەرنامەیە منە خۆشمانەیە باشە؟ ئافرین ئافرین ئەوە وێنەی چی و کێشاوە؟ خانوو خانووەکە ئادی پێپشانەدەی بۆ بەرزکەرە و بانی بینم ئەڵڵا کە جوانە داریشی لە لاوەیە ئەوە داری چییە؟ داری سێو ئەکوا سێوەکان لێبوونەتەوە؟ هەموویتان لێکردەوە خواردتان؟ ئافەر تۆ حەزت لە سێوە؟ کەم ئەی چ میوەیە کە زۆر حەز لێیە؟ لالەنگی میوە زۆرە خۆی؟ من زۆر نە ئەگە بیخۆی میوە سوودی زۆر زۆرە بۆ جەستە بۆ بیرکردنەوە لەبەرەوەی تۆ خوێندکاری پێویستە ڤیتامین بچێتە لەشتەوە بۆ ئەوەی کە باش بی لەوانە کاتە باشە؟ ئافرین هەر بژی چۆنی؟ باشی؟ ناوت چییە؟ عەلی کاکە عەلی ئەو کوا وێنەکەو؟ ئاخدا عەلی نابێ وێنە و لەفکر چێە چۆنە بێ؟ عەلی حەزەکەی وێنەی چی زۆر بکێشی تۆ؟ خانوو بۆچی؟ زۆر جوان ئەی وێنەی داروشتە زانی بکەی؟ ئافرین ئەی میوە وێنەی میوازانی؟ باشە عەلی هەموو میوەیەک بخۆی سوودی هەیە یان نابێ هەموو میوەیەک بخۆی؟ ئافرین ئەبێ هەموو میوەیەک بخۆی بەڵام بەڕێژە وایە؟ بۆ نمونە نابێت لە ڕۆژێکە سێ سێو بخۆی 4 پرتەقاڵ بخۆی 5 مۆز بخۆی بێ یەکێک بیان خۆی وایە؟ ئافرین تۆ چ میوەیەک زۆرە خۆی؟ من هەنار زۆر خۆش هەناری ترشیا شیرین دەم ماوی کرد عەلی ئافرین عەلی هەر بژی دەست خۆش هەر بژی چۆنی ئەوڕێکەم؟ باشی؟ ناوت چییە؟ مستەفا وێنەی چیە کێشی؟ ئادی خانووەکەم پێپشانە؟ ئەوە چییە بە ئاسمانەوە عەلی؟ هین ناوت چی بوو؟ مستەفا ئەوە چی بوو بە ئاسمانەوە؟ کۆتر حەزی لە کۆترە؟ کۆتر ڕاگری لە ماڵەوە؟ ئافرین کۆترە راوە جوانە سەیریکەی نابێت لە ماڵەوە ڕایگری نابێ ئەو شتانە لە ماڵەوە بەند بکەی باشە؟ باشە تۆ حەزت لە میوەیە؟ باشە میوە پێشەوەی کە میخۆی دەبێت چی بکەی؟ بیشوینەوە بۆچی؟ لەبەرەوە خراپە وایە تەپوتۆزی پێوەیە میکرۆبی پێوەیە پیسی پێوەیە وایە؟ ئافرین مستەفا گیان هەر بشی دەست خۆش یەک چەپڵەی خایمی بۆ لێبەر چۆنی ئەوڕێکە؟ باشی؟ ناوت چییە؟ محەممەد ئافرین محەممەد تۆ لە پۆلی چەندی؟ پۆلی 4 ئێوە وێنەی چیە کێشی؟ ماڵ و خانوو باشە محەممەد حەزت لە چ وانەیەکە زۆر؟ هونەر ئافرین مش حەزم لەوانەیە هونەرە محەممەد ئەی تۆ میوە زۆرە خۆی چ میوەیەک زۆرە خۆی؟ مۆز چیتر؟ پرتەقاڵ ئافرین ئێمە پێویستە هەموو میوەکان بخۆین لەبەرەوەی هەر میوە سوودێکی باشی خۆی هەیە بۆ تەندروستیمان باشە؟ ئافرین هەر بژی ئەی تۆ چۆنی ئەوڕێکە؟ باشی؟ ناوت چییە؟ محەممەد؟ ئەحمەد ئافرین ئەحمەد ئەدی وێنەکەتم پێپشانە؟ کوڕەمە زۆر جیاوازە سیرکە وەکو هاوڕێکانی تری نییە محەممەد ئەوە بۆ لەسەر لاپەڕەی ڕەشوێنە و کێشاوە؟ نەیزانی لاپەڕەی ڕەشەوە زانی سپیە بەڕاستە؟ ئافرین ئێوە بۆیەکانە کامانە نادیمەکان بۆیانەی کێشی ئەدی ئەوە چۆنە ئەدی شتێکم بۆ بنووسە زیتەڵە ئەدی؟ وی کە سەر سوڕێنەرە هەوڕیان من ئەمە یەکەم جارمە شتە ببینم ئافرین ئەحمەد جان وەڵا چەند جوانیش نووسیوێتی زیتەڵە ئافرین باشە تۆ زیتەڵە خۆشەوێ ئەحمەد؟ کوڕە منیش تۆم زۆر خۆشەوێ زانی؟ ئافرین باشە تۆ حەزت لە وێنە کێشانە؟ باشە حەزەکەی کە گەورە بووی لە داهاتوە بین بە وێنە کێشێکی زۆر باش؟ ئافرین هەر بژی ئەی باشە با لە تۆ بپرسم میوە کە کڕیمان لە دوکانەرەکە ئەبێ یەکسەراوا بیخۆین؟ بۆچی؟ چونکە لەبەرەوەی زیانمان پێگەێنێت دوای سکمانە یاتە ئازان ئەبێ بە پەلە خێزانەکەمان بمان بن بۆ کوێ؟ بۆ قەسەخانە بڵێن کوڕەکەمان تووشی نەخۆشی بووە ئەمە چییە وەڵام میوەیەکی خواردووە نەیشۆردووەتەوە وایە؟ ئافرین یەک چەپڵێ بێزی بۆ لێبەر چۆنی؟
باش باشی ناو چییە؟ محمد محەممەد ئافەری محەممەد ئەوە وێنەی چیەکێشی؟ خانوو ئێستا بۆم دەرکەوت بۆ چیە و تا وێنەی خانووە کێشن لەبەرەوەی مامۆساکەتان وێنەکەی بۆ کردوون ئێوەش وەکۆ دروستێکەنەوە وایە؟ ئافەری باشە تۆ حەزت لە وانەی هونەرە؟ ئەی وانەی میوزیکە زانی؟ گۆرانیە زانی؟ نازانی؟ ئەیە خۆی شوانەی هونەرە هەبێ وانەی میوزیک گۆرانی بزانی وایە؟ ئافەری باشە خانووەکە و دارە تیاڕوانووە؟ چ دارێکە تیاڕوانووە؟ سێو هەمووتان سێوتان ڕوانووە؟ باشە سێوەکە کە زۆر بوو چی لێکەی هەمووی خۆتانەی خۆن؟ ئەی ئەبێ بەشی ماڵەکانی تریشی بەی وایە؟ ئافرین هەر بشی دەست خۆش ئەی تۆ چۆن یاوڕێکەم؟ ئەدی و ماسکە لابە؟ ئەی کە جوانەوە ئەوڕێمان ناوت چییە؟ ئەنەس ئافرین ئەنەسیان ئەنەس ئەدی وێنەکەی تۆ باسی چیەکە بۆ باسکە؟ وڵا خانووی قوشاق و داخێک و لەگەڵ سارێ باشە ئەو داری میوەشە ڕوانووە؟ ئەوەی تۆ چییە؟ ئەوەی من سێوە هەر سێو؟ ئەو شتێ و لە چی ئەو سەوزە بچکۆلەیە؟ ئەوە سێوە ئەوەش سێو ئەو شتە چییە؟ مۆز ئافرین باشە تۆ بۆچی میوە کێشاوە؟ وڵا لەبەری حەزم نییە حەزت لە میوەیە؟ چ میوەیەک زۆرە خۆی؟ وڵا مۆز مۆز ئەبێ هەموو میوەیەک بخۆی ئەی گێزەرە خۆی گێزەر گێزەر بۆچی باشە ئادی پێم بڵێ؟ بۆ چاو بۆ چاومان باشە چاومان تیژەکە ئاها کەروێشن چونکە گێزەر زۆرە خوا ئەمەنە شتی دوورە بینێ دوور بێ ئەم هەرەی بینێ وایە؟ ئافرین هەر بشی ئەی تۆ چۆن یاوڕێکەم؟ باش باشی؟ ناو چییە؟ خانی چی؟ خانی خانی؟ خانی؟ ئەو وێنەی چی و کێشاوە؟ وڵا شاخ و هەنە ماڵ ئەو مناڵانە چییە؟ هاوڕێتن؟ ئەوە چیەکە؟ وڵا خوانی هەری بۆ خۆیان یاریەکەن باشە تو یاری لەگەڵم هاوڕێیانە تاکەی؟ بەڵێ چی یاریە زۆرەکەنیەوە؟ وڵا دوو گۆڵیەکەن؟ وڵا باشە حەزەکەی ببی بە هێرشبەریان بی بە گۆڵچی؟ وڵا هێرش بەر هێرشبەر؟ بەس گۆڵچێکی زۆر باشە تۆ دڵیان گۆڵم لێ ناکەی ڕۆژێ بێم یاری بکەین بێکەوە؟ ئافرین هەر بژی ئەی میوە خۆی تۆ؟ میوە زۆر بخۆ لەبەرەوەی کە یاریم کرد مادووە بی بۆیە پێویستە بە میوە قەرەبووی بکەیتەوە باشە؟ ئافرین یەک چەمڵێ بێز بۆ خۆتان هەر بژی چۆنی؟ باشی؟ ناوت چییە؟ سێوە سێوە لاسوورە سێوە؟ چۆنی؟ باشی؟ سێوە وێنەی چییە کێشی؟ من وێنەی خانوو کێشاوە خانوو ئادی با سەیری کەم؟ ئەڵڵا زۆر جوانە سێوە سێوە؟ ئەی باشە تۆ حەزت لە میوەیە؟ چ میوەیە؟ ترێ ترێ؟ ئەی باشە بۆ ناوێت ناوی سێوە؟ لە خۆشی میوەی سێو؟ حەزیشم لە میوەی سێو هەیە سێوە خۆی چ کام سێوە زۆرە خۆی سوور یان سەوەز یان زەر؟ سوور سوور؟ هەموو ڕەنگەکانی بێ بخۆی لەبەرەوەی هەموویان سوودی خۆیان هەیە سێوە باشە؟ ئافرین سێوە گۆرانیە زانی؟ ئەدی گۆرانیەکەم بۆ بڵێ قوتابخانە زۆر خۆشە مەڵبەندی بیر و هۆشە دەیپارێزم باخچەکەی دەرگا شوشۆ پەنجەرەی قوتابخانە زۆر خۆشە مەڵبەندی بیر و هۆشە ئەفەرین یەکچم لە بێز بۆ سێوە هەر بشی سێوەکە چۆنی؟ باشی؟ ناو چییە؟ گۆیار گۆیار ئافەرین گۆیار ئەمڕۆوانەی چیتانێ بزان بزانێ هونەر باشە وێنەی چییە کێشی تۆ؟ وێنەی خانووی کێشووە ئادی سەیری و خانووە جوانە شانی کامێرەکەی بە باوش ببینێ ئەڵڵا کە جوانە ئەو دارە چییە؟ داری سێوە سێو باشە سێوی سووریشی گرتووە وایە؟ باشە ئەبێ ئەو سێوە لە دارەکە کەیتەوە یەکسەر بیخۆی؟ نابێ بۆچی؟ یەک نیا میکرۆبی پێوەیە ئەبێ بچین پاک بیشۆین وایە تەپوتۆسی پێوەیە دووکەڵی سیاری پێوەیە دووکەڵی داری پێوەیە کوڕیە دنیاشتی پێوەیە بێ جوان بیشۆینەوە باشە ئەگەر نەیشۆینەوە چییە بێ؟ تووشینە خۆشیئابینە نەخۆشبینە وایە؟ نەخۆشبین ئافرین هەر بژی یەک چەمڵێ بێزی بۆ لێبەر هاوڕێکەم چۆنی؟ باشە باشی؟ ئەو بووە بێتاقەتی
خۆڵە چێتی شکا بە چیشکە کەوتم لەکوێ لەسەر سیارە ئادی بۆم گێڕۆ چۆن کەوتی لەسەر سیاری بچکۆلە سیاری بچکۆلە ترسام وەبزایی سیاری گەورە باشە ئاگاو لە خۆ بێ ئەوە لەبەرەوەیە کە تۆ ناتوانانی وێنە بکێشی ئەگینا حەز لەوانەی ونەرە بەڵێ باشە حەزەکەی وێنەی چی بکێشی هادی پێ بڵێ خانم خانوو ئەی پێ نەوتم ناوە چییە ناوە چی بوو ئیلیا ئیلیا گیان باشە ئەزایی چی ئەم جارە ئاگاداری خۆ بە بۆ ئەوەی کە زیانە پێ نەگات و نێڵی دەسە جوانەکانە ئازاری پێوگا باشە لیا منە خۆشەوێ دە باشە هەموو ڕۆژێ سەعات 5 ئێوارە تا 6 سەیری بەهۆی مناڵانی کورساکە لە بێزی تەڵەی هاوڕێوە بینی باشە ئافرین یەکچەم لە بێزی بۆ لێبەر هەر برسی چۆنی هاوڕێکە باشی ناو چییە لیا ئافرین یاگەر لیا ئەوە وێنە کێشی ئەدی وێنەی چی وێنەی خانوو وێنەی شاخ وێنەی خۆر ئاسمان دار گوڵ ئەوە شتە جوانی دروست کردووە وایە باشە لەکیەوە فێر بووی ئەم وێنە جوانانە بکێشی لە مامۆستاکەمە مامۆستاکەتان فێری کردووی ئەی باشە خۆشە حەزەکەی ئاوە گرنگی بێ بە وێنە کێشان بۆچی لەبەرەوەی جوانە ئافرین بۆی لە داهاتوە تۆش بی بە وێنە کێشێکی زۆر باش باشە ئافرین هەر بشیت یەکچەم لە بێزی بۆ لێبەر هەر بشیت مناڵ ئازیزەکان ئەمڕۆ لەم قوتابخانەیە چاومان بە ژمارەیەکی زۆر مناڵی ئازیز کەوت گفتوگۆیەکی زۆر خۆشمان کرد باسی میوە خواردنمان کرد بۆمان دەرکەوت مناڵان پابەندن بە پاکوخاوێنیەوە میوەکان پێشەوەی بخۆن ئیشۆنەوە هەموویان حەزیان بە خواردنی میوەیە من زۆر دڵخۆش بووم لەگەڵیانە بۆیە هەتا کاتێکی تر و بەرنامەیەکی تر بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ خواحافیز خواتان لەگەڵ خواحافیز